گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێزان. فازل محەممەد بەشارەتی بەرپرسیلەقی پارتی لە هەڵەبجە و ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی پارتی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. هەروە شوان داودی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە ڕێزیشان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا دێمەلای ئێوە کاک فازل شەوتان باش. سەرۆکی ئەنجومەنی سەرکرداتی پارتی لە هەولێر باسی لەوە کرد کە لابردنی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت بە فەرمانی بارزانی بۆ. ئایا هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی پارتی هەیە؟ هیچ گۆڕانکاریەک بە هەڵوێستی پارتی داهاتوەتە ئاراوە باش ئەو بڕیارە؟ بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ ئێوە هەموو بینەرانی کەناڵی NRT و بەڕاستی بەکردەوە سەلمێنرا کە ئەو حکوومەتە بنکە فراوانە کە مرورەتێکی زۆری تێدا نوێندرا و نەتوانرا لەگەڵ داخوازیەکانی خەڵکی کوردستان هەنگاو بنێ و بەداخەوە ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژە یان هەفتەی ڕابردوو ئەوەیان سەلمان کە چیتر ناتوانرێ بەم بارودۆخە ئاڵۆزەوە ئیدامە بە شێوازی حکومڕانێت لە هەرێمی کوردستان بدرێ. بەپێی ئەو دیکۆمنت و بەڵگەنامانەیش کەلامانە پارتی دیموکراتی کوردستان بە مەسئولیەتی خۆی زانی کەوا بڕیارێک بدا بۆ یەکلاکردنەوەی ئەو بارودۆخە ئاڵۆزەی کە لە هەرێمی کوردستان هەیە و هەر لەسەر ئەم بابەتەیش بەرنامەی کۆبوونەوە و بە دوواداچوونی لەگەڵ هەموو هاوپەیمانەکانی خۆی بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستانێ بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە ئاڵۆزەی کە ئێستاکێ کۆمەڵێک گرفتی تری بە دوای خۆی داهێنا کە من دەتوانم بڵێم لە ئەوە زوڵمێکی گەورە لە خەڵکی کوردستان بە تایبەتی لە خوێنکار و لە قوتابیانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و ئەڵەبجە و گەرمیان دەکرێت و بەم نەوعێتە ناتوانرێ ئیدامە بە ژیانی هاوڵاتیان بە شێوازی حکومڕانیەت و قبول بکرێت دەرگای قوتابخانە لەو هەموو گەنج و لاوەی ئەم دوو سێ پارێزگایە دابخرێ. بۆیە دەبێت ڕێگەی چارەسەر لەبەر بگیرێ و ڕێگە چارەکەیش بە بڕوای من کە باشترین خیارە پارتی دیموکراتی کوردستان اختیاری کردووە ئەو بڕیارەیە کە داوێتی و لە وتوێژدایە لەگەڵ حیزبە هاوپەیمانەکانی خۆی بۆ عیلاجێکی یەکجاری کە جێگەی خواستی خەڵکی کوردستان و لە ئاستی مەسئولیەتی ئەمڕۆی ئەم بارودۆخەدا بێ کە هاتۆتە ئاراوە لە کوردستان. بەڵێ کاکشوان دێمە لای ئێوە شەوی ئێوەش باش. ئێوە وەکو پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە پەرلەمانی عێراقن پێتان وایە لایەنەکان باش ئەم قەیرانەی کە لە هەرێمەیە ئەو قەیرانە سیاسی کە تووشی لایەنەکان و هەرێمی کوردستان بووە ینی ئاسۆیەکەیە بۆی بە زوویی قەیرانەکە چارەسەر بکرێت؟ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی بەڕێز و سڵاو بۆ کاک فازڵ لە هەڵەبجە. دیارە من پێم وایە یەکەم جار نییە هەرێمی کوردستان بە قەیرانی لەو شێوەیە تێپەڕێ ئەمە بە قەیرانی قورستر شات تێپەڕێوین بە شەڕی ناوخۆیەکی خوێناویە تێپەڕین بەڵام دواتر توانیمان بگەینە سیغەیەک ئەوش بە هۆی ئەوەی کە مبادرە هەبوو. یەکێک لە حکمەتەکانی سیاست و بە تایبەت قیادەکردن و سەرکردایەتیکردن ڕۆحی مبادرەیە. من ئەتوانم گلەیی لە پارتی دیموکراتی کوردستان نەکەم لەبەرەوە وەکو حزب خۆی بەرژەوەندی هەیە و بەرژەوەندەکانی کە ئەکەوێتە مەترسیوە قەراراتی خۆی هەیە چۆن بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ چونکە بەرژەوەندە حزبەکان بە گوێرەی و تاریخ بۆمان دەرکردەوە لای برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە سەروی هەموو بەرژەوەندەکانەوەیە. بەڵام گلەیەکە لێرە دێتە سەر جەنابی سەرۆکی هەرێم
کە لە هەمان کاتە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بووە ئەبێ بیرکردنەوەکانی و بڕیارەکانی لە سەرووی بڕیارەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بێ وەکو کەسێکی مەسئول بڕیار بدا و دایمە ڕوحی مبادرەی هەبێ. ئێمە بیرمانە لە کاتی شەڕی ناوخۆیە جەنابی مام جەلال چەند جارێک هەوڵی ئەوەیدا ئەو دیواربەندیە بشکێنێ کە لە نێوان یەکێتی و پارتیا دروست ببوو مەکتەبی سیاسی یەکێتی ناڕازی بوو. دواتر مەکتەبی سیاسی یەکێتیشی ئیحراج کرد کە لە تورکیاوە گەڕاوە بە سلۆپیا و سەردانی جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی کرد و بووە دەرگایەک بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ. پێویستە لەسەر سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مبادرەی هەبێ وەک کەسێکی مەسئول بۆ کۆتایی هێنان بەو ئەزمەیە. پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێ بەرژەوەندی خۆی هەیە و ئەیەوێ بە هەر سیغەیەک بێ ئەو بەرژەوەندیانەی خۆی بپارێزێ و ئێستا من پێم وایە مەطلوب ئەوەیە جەنابی بارزانی مبادرەی هەبێ بۆ کۆتایی هێنان بەو ئەزمە. کاک شوان وەڵام پرسیارەکەم بە تەواوی دەست نەکەوت. پێت وایە ئاسۆیەکە بێ لایەنەکان بتوان ئەم کێشەی کە لارێمی کوردستانێکە خۆت دەزانی کێشەیەکی سیاسیە و لە ماوەی ڕابردوش زۆر باس کرا کە هەندێک بابەتی یاسایی تایە لە نێوان لایەنەکان دەواازەیەکەیە بۆی بگەنە چارەسەر؟ ئەم پرسانە بە دوو جۆر لە لۆژیک چارەسەرەکرێ. یەکەم جار لۆژیکی یاسا و لۆژیکی پێش لۆژیکی هێز یعنی پەنا ئەبرێتە بەر لۆژیکی ئەو شتە بنەمایە یاسایانەی کە کاری پێ ئەکرێت کە ئەگەیتە بنبەست لەو لۆژیکانە پەنا بێتە بەر لۆژیکی هێز. ئێمە ئێستاکان لە ناو یەکلاکردنەوەی قەزیەکانە کە لە ئەو زنجیرە کۆبنەیە بە بنبەست گەیشتین نەمانتوانی بگەینە سیغەیەکی تەوافقی لە نێوان چوارلایەنەکە بەجیا و برادرانی پارتی دیموکراتی کوردستان بەجیا بۆیە پەنا براوە بەر لۆژیکی هێز بۆ یەکلاکردنەوەی ئەو قەزیەیە. برادرانی یعنی یەکێک لەو شتانەی کە بەکارهێنرا بەداخەوە لەو فشارانە بۆ حەسمکردنی شتەکان قوتی خەڵکی کوردستانە کە لە ماوەی سێمانگی ڕابردووە خەڵکی کوردستان لە حاڵەتێکی مەبەستی کام کێشەیە کە تۆ باسی لەوە کرد پەنابراوەتە بەر لۆژیکی هێز یعنی بۆ کام کێشە پەنابراوەتە بەر لۆژیکی هێز؟ بۆ حەسمکردنی کێشەکان یعنی تۆ بەهێز ڕێگە لە سەرۆکی پەرلەمان کە باڵاترین دەستگای شەرعی ئەم وڵاتەیە ڕێگەی لێگری نەڕوەتە دەوامەکەی ئەمە بەکارهێنانی هێزە ئەکرات برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەوە ڕابگەێنن بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە ئەو ڕێککەوتنەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەیە ئێمە هەڵمان وەشانەتەوە بکەوینە لە ناو پەرلەمانە بکەوینە کارتەکانی فشاری خۆمان بۆ گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمان بەکاربێنین ئەو باشترین کارتش بەدەستی ئەوانەوە حکوومەتە کە حکوومەت بەدەستی ئەوانەیە ئەتوانێت لە باتی ئەوەی پەنا بباتە بەردەرکردنی وەزیرەکانی گۆڕان ئەتوانێت ئیعلانی ئیستقاڵەی حکوومەت بکە حکوومەت هەڵوەشێنێتەوە و پرۆسی سیاسی بژێردە و پەنا بۆ چارەسەرەکانی دوای ئەوە ببین نەک لۆژیکی هێز بەکاربێنین و ئەو بەکارهێنانش بەو شێوەیە ئەمڕۆ بووەتە پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانی ئەزمموی هەرێمەمانەوە. من خۆم قەناعەتم هەیە برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەو ئەزمونە لە هەمومان زەرمەندتر ئەبن یعنی لە ناو سومعی دەولیە لە ناو ئەو هێزانی کەمێسە لە ناو هێز عێراقیەکانە لە بەغدا حاڵەتێکی ئەحراجی زۆرمان بۆ دروست بووە و ڕۆژانە ئەو لایەنانەی لە ناو پرۆسی سیاسی کاکشوان دێمە سەر و بابەتەی کە لە بەغدا نوێنەرانی کورد پێویستە چی بکەن. کاک فازل باشتر نەبوو کە پارتی دیموکراتی کوردستان ینی بارودۆخەکە بەم شێوەی لێ نێت ینی پەنا نەباتە بەر بەکارهێنانی هێز بۆ ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بەڵکو لە ڕێگەی یاسایە و بیتوانێت لە نێو پەرلەمان بارودۆخەکە بە ئاسایی باز بکە و ئەو وەرەقەی کە لە نێوان گۆڕان و پارتیە بووی ئەلانی بکە کە هەڵوەشاوەتەوە. من پێشەکی پێم خۆشە بە برای بەڕێز و کاکشوان بڵێم و هیوادارم پەنا نەبین نەگەڕێنەوە بۆ بابەتانەی پارتی دیموکراتی کوردستان چی کرد یەکێتی نیشتیمانی کوردستان چی کرد جەنابی مام جەلال چی کرد و جەنابی سەرۆک بارزانی چی کرد. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەتا بینەقاقەی هەردوو لامان شەڕی ناوخۆمان کرد دوایی هەردوو لایشمان کاری ئیجابی و سەرکەوتوی زۆر باشمان ئەنجامدا و لە ئەنجامدا
جەنابی سەرۆک بەرزانی و جەنابی مام جەلال دانیشتن لە کۆبوونەوەیەکی دووقۆڵیدا ڕێکەوتنامە و ئیتفاقی استراتیژی مابینی پارتی و یەکێتیان ئەنجامدا. پێم وایە ئەم ئیتیفاقە حتا ئێستا باشترین ژینگەی گەشەکردنی نەک پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو حیزب و لایەنە سیاسی کوردستانیەکان بوو توانیان لەو ژینگە ئارامە گەشە بکەن، لەو ژینگە ئارامە باری اقتصادی و ئابووری هەرێمی کوردستان پێشکەوێت، لەو ژینگە ئارامە بتوانی ناوبانگێکی تری باشی کورد بە دنیای دەرەوە بناسیێنین و توانیمان ببینە خاوەنی ئەدایەکی تری باشی سیاسی و زیاتر سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ لای خۆمان و پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ شەڕی من هیوادارم بمبورەتخوا من هیوادارم لە کاکشوان با قسەیەک بکەین بمبورە با قسەیەک بکەین تەوزیح بێ ڕوونکردنەوە بێ چۆن عیلاجی ئەم بارودۆخە ئاڵۆزەی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین. پارتی و یەکێتی هەردوو لامان سلبیاتی زۆرمان هەیە، ئیجابیاتی زۆریشمان هەیە. ئێستا کە یەکێک لە گرفتە زۆر گەورەکانی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە هەموو لایەکمان ئەزانین هاوتایەکی تری وەکو جەنابی مام جەلال نەماوە بۆ هاوشانی کاک مەسعود لەگەڵ یا پرۆسە سیاسیەکان بەڕێوە برن و خاوەن قەرار بێ، قەرارەکان مولزەم من پێی دەست و پێوەنەکانی مولزەم بن بە قەرارەکانیەوە. ئەمە یەکێکە لە گرفتەکان کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ سەرچاوەی گرتووە. دوو، من نازانم کاکەشوان و زۆر خەڵکی تر لەو لای کاکەشوانەوە باس لە هێز و قووەتی هێزی پارتی دیموکراتی کوردستان دەکا. ئەم ماوەیە گەورەترین زوڵم لە پارتی دیموکراتی کوردستان کرا، کادری پارتی شەید کرا، ڕسمەکەی بارزانی و ئاڵاکەی پارتی قراژێر پێ و سووتێنرا، جنێ و بە گۆڕی بەلام سەفا درا و بارەگای پارتی سووتێنرا، پارتی فیشەکێکی نەتەقا، نازانم کامەیە هێزەکەی پارتی و من بە حەقیقەت ئەمە بە هەڵە دەزانم لە کاکشوان و هەر کەسێکی تر لە فەرهەنگی پارتی تێنەگا. پارتی هەتا ئێستا ئەگەر زۆر ئیجبار نەکرابێ کوا هێزی بەرامبەر بە خەڵکی ناوخۆ بەکارهێناوە، پارتی هێزی بەرامبەر بە هێزی دیژلە بەکارهێنا، پارتی هێزی بەرامبەر بە داعش بەکارهێنا، پارتی هێزی بەرامبەر بە هەڕەشەی دەوڵەتانی دەوروبەر بەکارهێنا کە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان. کوا پارتی هێزی بەکارهێناوە؟ سەرۆکی پەرلەمان کوا توانیوێتی سەرۆکی پەرلەمانێکی تەندروست بێ لە هەرێمی کوردستان؟ من پرسیار لە کاکشوان و لە ئەمسالی سەرۆکی پەرلەمان دەکەم لەو ڕۆژەوەی کە مشاغبە لە هەرێمی کوردستان دەستی پێکرد وەمانگرتن و کاری ئاژاوەگێڕی دەستی پێکرد لە هەرێمی کوردستان، سەرۆکی پەرلەمان چی بڕیارێکی هەبوو؟ چەند کۆبوونەوەی نائاسایی کرد بۆ هێورکردنەوەی بارودۆخە ئاڵۆزەکان کە کار نەگاتە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بتوانێت کارتی یەکلاکردنەوەی کێشە ناوخۆیەکان و کێشە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەکاربێنێ. بۆیە من هیوادارم کاکشوان ئەزانم پیاوێکی ڕۆشنبیرە و ئێستا شخصیاتێکی معنەویە ئەندامی پەرلەمانە با ئێمە قسەیەک بکەن، قسەی واقعی بێ، باواز لە قسەی مزایدات بێنین وەڵا نە ئەبووە لە سەرۆکی پەرلەمان بکرێ و نە ئەبووە لە گۆڕاگرەکان بکرێ و کاکە سەرۆکی پەرلەمان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەم بەرنامەی تەقدیم کرد کە بینیمان، یعنی ئێمە غەدر لە پرۆسەی سیاسی خەڵکی کوردستانەکەین بێڵین جەنابی کاک دکتۆر یۆسف جارێکی تر سەرۆکی پەرلەمان بێت. بەڵێ کاکشوان دێمە لای ئێوە پێت وایە قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێ؟ کاکە چییە؟ من قەناعەتێکی تەواوم لا هەیە دوای جیابوونەوەی برادرانی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک لە ناهاوسەنگی هێز لە کوردستانە دروست بوو. ئەم ناهاوسەنگی هێزە تەسیری لە هەموو کایەکانی کوردی کرد، چی لە ناوخۆی کوردستان، چی لە عێراقا، چی لە معادلە ئەقلیمیەکانە. ئەمە بەدەستی من و تۆ نییە، واقعێک و دروستی کردووە. برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵی ئەوەیاندا لەو یاریە مستەفید بوون، یاری بکەن لە نێوان یەکێتی و گۆڕانە. بۆیە جارێک لەگەڵ یەکێتی و جارێک بە مجاملەکردنی گۆڕان کۆمەڵێ دەستکەوتی سیاسی و ئیداریان هەبوو. یەکێک لەو هەڵە گەورانەی کە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کردیان پشتیەکردن بوو لە هاوپەیمانە استراتیژیەکەی خۆیان. و یەکێک لەو پرسانەی کە
زۆربەی کادر و بەرپرسەکانی یەکێتی گلەیان هەبوو لە پەراوێز خستنیان بوو لەو ئیدارەیە کە پێکەوە پێکیان هێنا بوو. من خۆم یەکێکم لەو کەسانەی لەو شەراکەتانە کە زەریبەی ئەوەمدا و 2 ساڵ ئەبێ موقعێکمە جێم هێشتووە لەبەر ئەو پەراوێز خستنەوە ئەو فشارە گەورەی کە خراوە سرم هەموو برادرانی پارتی لە ئاستە بەرزەکانە ئەیزانن چووکە شەکواکەم پێش ئەوەی سکاڵەکانی خۆم بۆ یەکێتی ببەم بۆ برادرانی پارتیم بردووە و قسەم لەگەڵیانە کردووە نەمانگەیەنە قۆناغێک ئێمە لە ناو قاعدەی خۆمان و لە ناو لەو شەراکەتەی پەشیمان بین کە کردومانە نەتیجە گەیشتە ئەو وەزعی کە گەیشتۆتەوە. ئێستش بەڕێی من وەکو شوان داودی باشترین چارەسەر بۆ ئەو دۆخەی هەرێمی کوردستان و بتوانین شتەکان ببینەوە سەر مەساری خۆی نزیک بوونەوە یان تێکەڵبوونەوە یا یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕانە بۆ ئەوەی بتوانین ئەو هاوسەنگی هێزەی لە کوردستانە بپارێزین لەگەڵ برادرانی پارتیە یا کورسیەکمان زیاترە بێ یا کورسیەکمان کەمترە بێ یا 2 کورسی زیاتر یا 2 کورسی کەمتر لەوە زیاتر نابێت بەمە ئەتوانین هاوسەنگی هێز لە کوردستانە ببینەوە سەر مەساری تەواوەتی خۆی و هەردوو لامان ئەو دوو هێزەکە کەوێتە بەرامبەرێک ئەتوانین تەوازنەکان بخەینەوە سەر سکە و شتی یەکتری قبول بکەین. بەڵێ بە کاک فازل ئێوە بڕیارتانە کە حکوومەتی داهاتوو پێک بێنن بەبێ بەشداری بزوتنەوەی گۆڕان ینی پێتان وایە سێلایەنەکەی تر لەم بڕیاری ئێوە لەگەڵتانە بن و بەشدارە بن لە حکوومەتێکی نوێ بەبێ بەشداری بزوتنەوەی گۆڕان؟ بەڵێ زۆر سپاس. بە شاهیدی هەموو خەڵکی دنیا و چاودێرانی سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە حتا وەکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەبێ هاوپەیمانەکانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری یەکلایەنەی نەداوە بۆ بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان. ئێمە هیوادارین هەموو لایەک هەست بەو مەسئولیەتە و هەست بەو خەتەریاتە بکەین کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە. من پێم وایە دۆستەکانمان لە حەقیقەتا وەفادارن لەگەڵمان، دۆستەکانی دەرەوەی هەرێم نەک دۆستە ناوخۆیەکان وەفادارن لەگەڵمان. ئەمڕۆ دوێنێ ئەگەر گوێمان لە هەچەند لە سەرەتای هەواڵەکەتانە پێم وایە بەهەڵە شێوازێک لە هەواڵەکان بڵاو کرایەوە کە نوێنەری کۆنگریسی ئەمریکی و وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تونەتە هەرێمی کوردستان یعنی لە حەقیقەتە پشتیوانی خۆیان بۆ بارودۆخی سەرکەوتووی سیاسی هەرێمی کوردستان دووپات کردەوە و پشتیوانی خۆیانیان بۆ جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان دووبارە کردەوە و کۆمەڵێک لەو گیر و گرفتانەیان بە کێشەیەکی ناوخۆیی زانی داوایان کرد هێزە سیاسیەکان بۆ خۆیان بگەنە قەناعەتی یەکلاتەوە بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان. ئەوەی جەنابی کاکشوان ئیشارەتی پێدا ئەگەر ببووری تەنهاویستمەوە بۆ ڕاستکەمەوە ئەوە لێدوانی تەبێژی کۆشکی سپی بوو باسی لەوە کردبوو کە کێشەی سەرۆکاتی هەرێم کێشەی هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە معنی هەواڵەکە ئێمە لەو بارەیەوە بوو. بە تاکید ئێماڵێن ئەمە کێشەیەکی ناوخۆی هەرێمی کوردستانە، بەڵام من بە تاکید دەڵێم جەنابی سەرۆک بارزانی لە کاتێکە لە ساڵی 2013 کە من جارێکی تر لە دیمارەیەکی تر ئەمەم باس کرد بەڵام باسەکە دەکرێتەوە دەبێ ئیشارەتی پێ بدەین کە لە وڵاتی ئەو کاتەی ئیتالیا گەڕایەوە نەڕازی بوو بە 2 ساڵەکە نە ئیمزای پرۆژەکەی کرد کە بۆی تازە کراوەتەوە داوای کرد بە نووسین بە داوا لە سەرۆکی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان داوای کرد پرۆژەی یەکەمیان چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم بێ نازانم بۆ نەکرا کە پێشەوەی بچێ بۆ وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای کرد کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێن نەکرا، داوای لە حیزبەکار کرد کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێ نەکرا. یعنی بەڕاستی من پێم وانییە ئەم گرفتە خەتاکەی پارتی دیموکراتی کوردستان بێ ئەوەی کاکەشوان ئیشارەت پێدەدا. من پێم وایە بۆشاییەک لە مووقیف نواندن یان هەڵوێست نواندنی مەسئولانەی جەنابی سەرۆک بارزانی نەماوەتەوە نیشانی نەدا، بەڵام کۆمەڵێک لایەن بەم نەوعێتە بە تایبەتی سەرۆکی بزوتنەوەی گۆڕان بەم کە لە ڕقیە مامەڵە لەگەڵ بارودۆخی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەکا تۆ ئیجبار دەبی. و من پێم وایە کاکە ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر بڕیاری
یەکلاکەرەوە لە لای پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە و مێژوو لە هیچ لایەکمان چاوپۆشی ناکە ئەم بارودۆخە پێویستی بە بڕیاری یەکلاکەرەوە هەیە چونکە زروفی هەرێمی کوردستان چیتر کۆمەڵێک مماتەڵە و ڕایکردن لە ناو وەزعە سیاسیەکەدا هەڵ ناکرێ. ڕاستە ئێمە هاوپەیمانی ترمان هەیە کە زۆر بەباشی هەست بە مەسئولیت و هەست بە بارودۆخە خەتەرەکەی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەکەن، بەڵام ئەمڕۆ وەزعێکی تری نوێ هاتۆتە پێشەوە لە حیاتی سیاسی ئێمە. ئەویش ئەو گەمار و ئابوووریەیە کە بە پیلان خراوەتە سەر هەرێمی کوردستان، ئەو شەڕە نەگریسەیە کە درڕندەترین هێز بەرەوکی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستانی گرتووە و ئەو وەزعە سیاسیەیە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە هاتۆتە پێشەوە گواستنەوەی وەزعی سیاسی هەرێمی کوردستان لەم قۆناغەوە بۆ قۆناغێکی تر. بەڵام ئەم وەزعە ناوخۆیانە کە بە عەمدەن دروست دەکرێت بەڕاستیەکەی ئەبێ سنوورێکی بۆ دابنرێ هەتاوەکو ئەوەی ئێمە کێشە سیاسیە ئەساسیەکانی خۆمان کە دەیان ساڵە کورتخەونی پێوە دەبینێ و بە هەزاران قوربانیمان لە پێناواداوە نابێت لەبەر خواست و کە لە ڕقی چەند کەسێک ئەم خواستە دێرینەی خەڵکی کوردستان لە ناو بچێ و خۆمان دەینە دەست قەدەر. بەڵێ کاک شوان کێشەی سەرۆکایەتی هەرێم ئەم دۆخەی هێنایە ئەم دۆخەی ئێستا کە لایەنەکان بەم ئەندازەیە لێک دوورکەونەوە یاخود لایەنێک گویستی ئەم دۆخە بقۆزێتەوە بۆ ئەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم لە بیری لایەنەکانی تر بەرێتەوە. دیارە پرسی سەرۆکایەتی هەرێم زائید بە هەندێک پرسی ترکە سەر لە واقعی ئەمە یەکێک لە پرسە گەورەکانی تر کە قەیرانە داراییە کە تووشی هەرێم بووە کە تێکەڵ بووە، بەڵام پرسی سەرەکی ئەم کێشانە لە پرسەکەی سەرۆکایەتی هەرێمەوەیە کە دوو ڕای جیاواز هەیە لەسەری پرسەکەی سەرۆکایەتی هەرێمش لە خودی پرسی سەرۆکی هەرێمە چڕ نەبووتەوە، لە پرسی گۆڕینی سیستەمی سیاسیە لە کوردستان چڕ بووتەوە. لەبەرەوە چەند هێزێک هەیە بڕوایان بەوە هەیە ئەو سیستەمە بگۆڕن و هێزێک هەیە بڕوای هەیە ئەو سیستەما وەکو خۆی بمێنێ. یعنی ئەمە ئەساسی کێشەکەیە و من لەگەڵ ئەو ڕێیەی کاک فازڵانیم لەگەڵ ڕێزم بۆی مەسەل بکە لە ڕق و بەید ئەوە تەمسیلی بەشێکی زۆر لە شەقامی کوردیەکە ئەو ڕایە خاوەنی 24 کورسی پەرلەمانی کوردستانن. ئەم 24 کورسیە تعبیر لە شەریحەیەکی پانی جەماوەری کوردستانەکە ناکرێتەوە بەو شێوەیە تەعاملی لەگەڵا بکەی، ئەبێ زمانەکانمان بگۆڕین و من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان حەقی خۆیەتی شەریکەکانی خۆی قەناعەت بکە پەنا بباتە بەر یاسا ئەتفاقەکەی گۆڕانش هەڵوەشێنێتەوە، حکومەتش هەڵوەشێنێتەوە، جارێکی تر تەوافقاتی تر دروست بکات و حکومەتی تازە لەسەر بنەمای کۆمەڵێ بنچینە یاسایەکان پێک بێنێ. ئەوە حەقێکی مەشروعە نەک بۆ پارتی بۆ هەر هێزێک لە کوردستانە کارەکە و بەرامبەر ئەوەش برادرانی بزوتنەوەی گۆڕانیا یەکێتی نیشتیمانی کوردستان عینەن ئەو حەقەیان هەیە. ئێستا یەکێک لەو خاڵانە ماوە من پێم وایە ئەگەر بمانەوێ وەکو حکمت بگەڕینەوە بۆی لە چارەسەرکردنی مەوزوعەکان برادرانی یەکگرتووی ئیسلامیە کە بین پرسیارێکیان لێ بکەین، چونکە دە کورسیان هەیە بەم دە کورسیە توانن لە ڕێگەی یاساییەوە شت حەسم بکەن، ئەبێ سەریح بن لەگەڵ کام پرسان. ئەگەر لەگەڵ پرسی ئەوەی سەرۆکی هەرێم وەکو سیستەمی سیاسی سەرۆکایەتی بێ بە ڕسمیەکەومە پاڵ پارتی دیموکراتی کوردستان و لە ڕێگەی دەستگای شەرعیەوە ئەو شتە لە پەرلەمانە بە دوو دەنگی زیاتر بە سێ دەنگی زیاتر حەسم بکەم. ئەگەر لەگەڵ یانیم لەگەڵ ئەو بەرەیەی ترە ئەکەوم بۆ ئەوەی بەڕێگەی یاساوە حەسمی بکەین، نەک پەنا ببینە بەرهێز و خۆمان و ئەزمونەکەشمان عیبدار بکەین. ئەگەر لە حاڵەتێکە برادرانی یەکگرتوو لەگەڵ برادرانی پارتی حەسمیان کرد ئەبێ ئێمە هەمومان قبولی ئەو حەسمە بکەین و بەڕێزەوە تەعاملی لەگەڵا بکەین بەو شێوە یاسایی کە دروستە بێ. هەروە ئەگەر برادرانی یەکگرتوو لەگەڵ تەرەفەکەی ترا حەسمیان کرد ئەبێ برادرانی پارتی دیموکراتی کوردستان بە لۆژیکی یاسا تەعاملی لەگەڵا بکەن و قبولی بکەن. بەڵێ کاک فازڵ پارتی دیموکراتی کوردستان 38 کورسیە لە پەرلەمانی کوردستان دەتوانێت هێزێک بخاتە دەرەوەی ئەو پرۆسەی کە ینی تایدا شەراکەتی حکمی لەگەڵ پێکێناوە؟ وەڵاهی بەبەردەوام هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پارتی بە حیزبی براوە و بە حیزبی حاکم دەزانن لە کوردستان، بەڵام لە واقع ڕاستە پارتی حیزبی براوەیە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەموو گەلی کوردستان بە براوە دەزانێ و بەم منتیقەش بابەڵی لەگەڵا کردووە، چونکە ئەو کورسی و ئەو براوەیەی پارتی
لە واقعە ئێستاکە کە دەبینن دابەشی کرد بە سەرلایەنەکانی تری کوردستانە کەواتە پارتی سەرکەوتنی بۆ خۆی بەدەست نێناوە سەرکەوتنی بۆ پرۆسە سیاسیەکە بەدەستێناوە و ئەو سەرکەوتنی کە بەدەستێناوە دابەشی کرد بەسەر هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکانە لە یەکێتی لە بزوتنەوەی گۆڕان لە باقی لاولایەنە کوردستانیەکانی تر چونکە ئێمە 21 وەزیرمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بزوتنەوەی گۆڕان 5 وەزیری هەیە کە باسەکەن ئێمە سەرۆکی هەرێممان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک کۆماری هەیە باسەکەن ئێمە سەرۆکی حکوومەتمان هەیە بزوتنەوەی گۆڕان سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمانی لە بەغدا هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەتی هەیە بەڵام من دەگەڕێمەوە بۆ قسەیەکی برای بەڕێزم کاکشوان ئێمە هەمومان برادەریەکین ئێمە هەمومان برایەکین ئێمە خێزانێکی گەورەین لە هەرێمی کوردستان من هیوادارم هەموو سیاسەتوانێک هەموو خەڵکێکی دڵسۆز بەم وڵاتە هەموو میدیاکارێک هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن کار لە خزمەتی بەرژەوەندیە باڵەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین نەک بگەڕێن بە دوای کام قسە تەرەفەکەی بەرامبەرت ئالۆز دەکا بگەڕێن کام کەس ئەتوانێ ئەم شەو کۆمەڵی قسە لایەنەکەی تری پێ ئیفتیزازکە بیهێنینە سەر کەناڵەکانی ڕاگەاندن وەکو بە بەردەوام ئەم بەرنامەیە و ئەم نەریتە و ئەم سیاسەتە لەناو سیاسیەکانی ئێمە و لەناو کەناڵە ڕاگەیانەکانی ئێمەدا هەیە ئەمە تا ئێستاکر دەتوانم بڵێم هیچ خزمەتێکی بە خەڵکی کوردستان و پرۆسە سیاسیەکەی هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەڵام پرسیارەکەم وەرنەگرتەوە پارتی دیموکراتی کوردستان 38 کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان 24 کورسی هەیە پارتی ئەتوانێت بزوتنەوەی گۆڕان بخاتە دەرەوەی پرۆسەی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان پارتی بەو حکومەی کە حیزبی براوەیە و هەموو لایەنەکان مەسئولیەتەکەیان خستۆتە سەر پارتی دیموکراتی کوردستان پارتی مبادرەیەکی کردووە بۆ لایەنەکان و ئێستا حالیان لە گفتوگۆدایە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ یەکگرتو لەگەڵ بزوتنەوە لەگەڵ هەموو لاولایەنە کوردستانیەکان لە گفتوگۆدایە مبادرەی پارتی چەند دەتوانرێ مەسەلا هەست بەو مەسئولیەتە یان هەست بەو خەتەریاتە بکرێ کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە ببوورە کاتە ئێوە هەست بەو مەترسیەکەن کە هێزێک لە پرۆسەی سیاسی دوور بخەنەوە بەتاکید ئێمە ئەگەر هەچمان پێ نەکردایە ئەو تەسحێمان بەخۆمان نەدەدا کە باسی لە گفتوگۆکانی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵ لایەنەکانی تر گفتوگۆکان ئێمە بکرێ پەنا نەبۆ هێز بەرین و نەبۆ چەک بەرین و پەنا بۆ گفتوگۆ و حیوار لەگەڵ دۆستەکانی خۆمان بەرین سیارەکەم ئەوە بوو ئێوە تۆ باست لە گفتوگۆی پارتی دیموکراتی کوردستان کرد لەگەڵ لایەنەکان گفتوگۆکان بەکوێ گەشتون من وەفتی دانوستانکار نیم بەڵام ئەوەندەی دەزانم گفتوگۆکان بە چڕی بەردەوامە یەکێک لەوانە کە مایەی دڵخۆشیە و کۆمەڵێک لە بەرپرسە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشارەتی پێداوە کۆمەڵێک ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی باڵای پارتی ئیشارەتی پێداوە لە یەکەم جار کە گەورەترین دەستکەوتە بۆ خەڵکی کوردستان پەنا دەبرێت بۆ بەهێزکردنەوە و بتەوکردنەوەی ئیتفاقی استراتیژی مابینی پارتی و یەکێتی و پاشان دروستکردنی هاوپەیمانیەک لەگەڵ لایەنەکانی تر بەڵێ کاک فازیل بەس تۆ لە سەرتاوە باسی لەوە کرد کە لایەنەکان باشترە زمانێک بەکاربێن بۆی لە یەک نزیک بنەوە ئایا مەسعود بارزانی کە ئێستا وەک سیفەتی سەرۆکاتی هەرێم بەردەوامە لە کارەکەی هیچ مبادرەیەکی هەیە بۆ چارەسەرکردی ئەم کێشانەی کە لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستانەیە بۆی پێکەوە دانیشتن بکەن بگەنە ئەنجامێک بەتاکید کاکە هەچەند من ئێستا هەر شۆنێک بڵێم لەسەر جەنابی سەرۆک بارزانی و مبادرەکانی و پەرۆشی بۆ ئەم بارودۆخە ئاڵۆزەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە یعنی احتیبارە هەندێک خەڵگووە لە یەکی بداتەوە کە من کادری پارتیم بەڵام من ئەو قسانەی دەیکەم ئیلاقەی بە وجدانی سیاسی و خەمخۆری خۆشم هەیە لە ناو وەسع ئاڵۆزەکەی ئەمڕۆی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک بارزانی حیزبەکەی خۆی کە حیزبی براوەی و خاوەنی 38 کورسی پەرلەمانە ڕایش پاردۆ بۆ گفتوگۆ و گەیشتن بە ڕێکەوتنیەکی سەرکەوتوانە لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسی کوردستانیەکان. بەڵێ کاکشوان وەک دەبوو کاک فازل باسی لەوە کرد لە گفتوگەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کە وا ناویەنە خۆشبەختانەوە دەگەڕێنەوە سەر ڕێکەوتنامەی استراتیژی نێوان پارتی و یەکێتی ئێوە چ زانێرێکتانێ لەم بارەیەوە؟ وڵا پێشەوەی وەڵامێک بدەمەوە پێشتر کاک فازڵ ئیشارەی بەوە کردوتی پارتی دیموکراتی کوردستان
بۆ چارەسەرکردنی ئەم پرسانەی هەرێمی کوردستان بە تەنیا بڕیاری وەرنەگرتووە. من حەزەکەم لێراکەوە وەکو کادرێکی یەکێتی و بەرپرس لە قسەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگادار نەبووە لەو قەرارەی کە پارتی دیموکراتی کوردستان دەری کردووە بۆ دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان و ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان بۆ شوێنی دەوامەکەی. ئێمە ئاگاداری ئەو بڕیارە نەبووینە. بڕیاری من بۆچیش لە سەرەتای بەرنامەکە باسی ئەوەم کردوتم پارتی حەقی خۆیەتی چۆن بڕیارەدا، بەڵام کاک مەسعود وەکو سەرۆکی پارتی وەکو سەرۆکی هەرێم حەقی ڕۆحی مبادرە هەبێ. من ئەو هەواڵەی ئەمڕۆ کە لە دەمی کاکە من نەجارەوە بڵاو کراوەتەوە تووشی شۆکی کردوم کە باس لەوە کات ئەو بڕیارە لەلایەن خودی سەرۆکی پارتی جەنابی بارزانی وەدراوە. یعنی ئەوە هەواڵێکە پێویستی من پێم وایە پێویستە پارتی دیموکراتی کوردستانش ئەگەروانیە ڕوونکردنەوە بدات لە ئەندامێکی پەرلەمانی عراق استراتیژیەوە بەنسبەت اتفاقی استراتیژیەوە ئێمە لەلایەن ئێمەوە بەکوتی ئەم پرسیارە دەکەم گەر بەکوتی وەڵام بیتەوە. ئێوەکو ئەندامێکی پەرلەمانی عراق لەگەڵ پارتیا مفاوەزاتمان کردو. ئێوەکو ئەندامێکی پەرلەمانی عراق و باسی سەرۆکی هەرێمی کوردستان کرد. مەسعود بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستان دەزانن کە لە 19 ئابەوە ویلایەتەکەی کۆتاییاتوە. مەسعود بەرزانی ممارەسەی کارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەکات. یەکێک لە خەلەلەکان کە تووشی بووین لەناو ئەو قەیرانە سیاسیە سەرۆکی پەرلەمان نەیتوانی ممارەسەی ئەو بانگەشەیە بکات، ئەو مافە بکات کە قانون پێداوە کە باسی ئەکرد. درێژکردن پارتی توانی ئیسفادە لە دوو کارت بکات. یەکێک لەوە توانی ئیسفادە لە کارتی کات بکە، کاتی بەکارهێنا لە درێژکردنەوەی کۆبوونەوەکانە و دواتر کە سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە پەرلەمان چەند ڕۆژێکی ماوە بۆ ئەوەی بڕیارێک دەرنەکە باشترین حەل بۆ پارتی وەکو حزب ئەوە بووە ڕێگری لێ بکات نێڵێ بڕاتە سەرۆکی حکوومەت بە وەزیرەکانی گۆڕانی ڕاگەیاندووە کە ئەوە باشترین خیار بووە لە بەردەم پارتیا. ینی ئەتوانم بڵێم نەرمترین خیار بووە لە بەردەم پارتیا کە ئەو ڕێگریە بکات. یەکێک لە حکمەتەکانش کە من پێم وایە جێبەجێکرا سەرۆکی پەرلەمان پەنای نەبردە بەر وەڵامدانەوە بەهێز بۆ چوونە هەولێرەوە، بەعکسەوە ئیلتزامی کرد بۆ ئەوەی ئەو دۆخە بپارێزرێ بە ئارامی گەڕایەوە. خۆ ئەگەر خوانەخواستە تەقەیەک دوو تەقە لەو سەیتەرە بکرایە کێشەی گەورەی لێ دروستە بوو. کاکشوان دۆخەکەی سەبارەت بە ڕێکەوتنامەی استراتیژی نێوان یەکێتی و پارتی قسەکانی کاک فازڵ گوێ لێ بوو. دەمەوێت ڕای ئێوە بزانم. ئێمە اتفاقەکە لەلایەن ئێمەوە هەڵنەوە شێنراوەتەوە و تا ئێستاش هەر بە حکمی ئەو اتفاقی ئێمە گفتوگۆمان لەگەڵ برادرانی پارتیا کردووە و چوونەتە حکومەتەوە هەر بە حکمی ئەو اتفاقیەشە ئێستا حەق بە خۆمانە دەین کۆمەڵی قسەی ڕاستەوخۆ و لە کۆبنەوەکانە شەفافانە ڕێیەکانی خۆمان بە برادرانی پارتی دیموکراتی کوردستان بڵێن و من خۆم قەناعەتم بەوە هەیە لە نەتیجەیە برادرانی گۆڕان چۆن ئێمە و پارتی لە دوای چەندێ شەرگەڕاینەوە سەر مێزی گفتوگۆ بێ برادرانی پارتی و گۆڕانش چونکە برادرانی پارتی و گۆڕان تعبیر لە شەریحەی خەڵکەکەن. یعنی ناتوانن یەکتری بسڕنەوە و ناتوانن تعامل لەگەڵ یەکتریان نەکەن. ئەبێ ئێمە هەمومان خاصن ئێمە وەکو یەکێتی ئێستا مەسئولیاتەکەی ئێمە قورسترە لەبەرەوە ئێمەین ئەتوانین قسە لەگەڵ هەردوو لا بکەین و حەوڵ بدەین هەردوو لا لە یەک نزیک بکەینەوە. ئەبێ ئەو ئەرکەی ئێمە قورسترەوە. من پێم وایە کاک فازڵ قسەیەکی کرد ئەڵێ لە دوای جەنابی غیابی مام جەلالەوە کەسێتر نەبووە کە هاوشانی کاک مەسعود بێت بۆ ئەوەی ئەو ململانەیە کەمتر بکاتەوە بڕیار بەدەست بێ. من پێم وایە ئەمەیە مەسئولیاتی جەنابی بارزانی گەورەتر و زۆرتر کردووە. ئەبێ جەنابی بارزانی جگە لە مەسئولیاتەکەی خۆی مەسئولیاتەکەی تاڵەبانیش هەڵبگرێ لە هێورکردنەوەی ئەو دۆخە و خاوەنی مبادرە بێ لە حەسمی ئەو مەوزوعانە. بەڵێ کاک فازڵ کاک شوان باسی لە هێورکردنەوەی پەیوەندیەکانی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان کە لەڕوا و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاڵێت پرسی سەرۆکایەتی هەرێم دەبێت لایەنەکان خۆیان چارەسەری بکەن. کەواتە دوجار دەبێت ئێوەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشتن بکەن. کاکە ئێمە لە سەرەتای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانەوە تا ئەمڕۆ
ئێمە دەرگای وتوێژمان لە بەرامبەر دوژمنەکانی کووردا نەخستووە نەک لە بەرامبەر حیزبێکی کوردی کە دایناخەین بەڵام ئەم حیزبە کوردیە چەند هەست بە مەسئولیەتی خۆی و بەبوونی خۆی و هەست بەبوونی خەڵکەکانی خۆی لە ناو دەسڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان دەکا یەکێک لە کێشەکانی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ برادەرانی بزوتنەوەی گۆڕان ئەمەتە لەم خاڵا کە ئیشارەتی پێ دەکەم برادەرانی بزوتنەوەی گۆڕان حتا ئێستایشی لەگەڵ بێ وەکو نەفەسی سەردەمی ئۆپۆزیسیۆن قسە دەکەن یعنی من تێناگەم حەزەکەم زۆر بە ڕاشکاوی بڵێم با کاکشوان ئەم شاهیدێ بدا لە کاتی وەزع ئاڵۆزەکانە سەرۆکی پەرلەمان چی دەورێکی گێڕا بۆ هێورکردنەوەی وەزع ئاڵۆزەکانیان بەشێک بوو لە ئاڵۆزیەکانی هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕان 5 وەزیری لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەبووە ئەم 5 وەزیرە بۆ خۆیان باز لە وەزعی اقتصادی و ئابووری لە هەرێمی کوردستانەکەن بەڵام لە گردەکەەوە پەیامێکی تریان پێدەدرێ و بە شێوازێکی تر پارتی تۆمەتبار دەکرێ من حەزەکەم زۆر بە ڕاشکاوی بڵێم بزوتنەوەی گۆڕان خاوەنی کەناڵێکی فەزایی KNN-ە ئەمە کۆمپانیایەکی پروپاگەندە بڵاوکردنەوەیە بەسەر پارتی دیموکراتی کوردستانە من حەزەکەم قسەی 3 مانگ پێش ئێستایی بەڵام پێتوانێت میدیای هەموو حیزبەکان بە هەمان ئاراستە بە هەمان بزانم یەک قسەی خێری تێدایە جگەل لە تۆمەتبارکردنی بەڵام پێتوانێت میدیای هەموو حیزبەکان بەشدار بوونەوەی کە ئەم وەزیرانە تەعامل بکە کە ئەمە حیزبەکەیەتی و ئەمە پەیامەکەیەتی و ئەمە ڕاگەیانەکەیەتی بەڵێ کاک فازل پرسیارەکەم هێشتا وەڵامەکەی وەرنەگرتووە ئێوە ینی ئەوەی کە پرسییم ئەوەی بۆم بارودۆخە کە وەکو بەرپرسانی ئەمریکیش باسییان کردو پێویستە لایەنەکان ڕێبکەون لەسەر ئەو قەیرانی لە هەرێمی کوردستانە ینی پێویست نییە کە کاتێک دیاری بکرێت لایەنەکان پێکەوە کۆبوونەوە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش لەو کۆبوونەوەیە بەشدار بن بۆی بگەنە ئەنجامێک من پێشەکی شارەتم پێکرد کاکە وتم پارتی دیموکراتی کوردستان دەرگای وتوێژی لەگەڵ دوژمنەکانی کووردا دەخستەوە بۆ گەیشتن بە ئەنجام بۆ کوژاندنەوەی ئاگری شەڕ و خوێنڕشتین لە وڵاتدا بەڵام ئەو هەموو مرورەت و ئەو هەموو مبادرەیەی کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کردی پێم وایە بزوتنەوەی گۆڕان بەعکسەوە ئەم مبادرە و هەڵوێستە مەسئولانەی پارتی وەرگرت بزوتنەوەی گۆڕانی پێ غرور بوو من حەزەکەم ئەم قسەیەت زۆر بە دڵنیاییەوە عەرزی هەموو گوێگرانی ئێستایی NRT بکەم 2 مانگ پێش ئێستا 2 مانگ ئەگەرەک و پێویست بکە من ناوەکانیش دەڵێم چەند ئەندام پەرلەمانێکی گۆڕان لەگەڵ چەند بەرپرسێکی باڵای گۆڕان لە مەنتیقەی سەی سادق و شانێری بە خەڵکیان و تۆ 2 مانگی تر پارتی لەم ناوچەیە نامێنێ یعنی کاکە ئەم مەسئلانە پێویستە یعنی پارتی دیموکراتی کوردستانی ئیجبار کرد بەخۆیدا بچێتەوە لەو تەوافقە سیاسیەی وەڵام هەموو مبادرەی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانی کردی پێویستە پارتی دیموکراتی کوردستان کاتێک لەگەڵ گۆڕان وتوێژ بکە گۆڕان بخاتەوە قاڵبەکەی ئەو وجودەی کە هەیەی نەک بەو قاڵبە گەورەکراوەی کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر حیسابی خۆی و لەسەر حسابی پرۆسە سیاسیەکە تەعاملی لەگەڵ دەکا پێم وایە بزوتنەوەی گۆڕان نەیانتوانی ئیسیفادە لەو دۆستایەی پارتی و گۆڕان بکەن یەکێک لە گازندەکان ئەگەر بمبووری یەکێک لە گلەی و دڵگرانیەکانی برادەرانی یەکێتی لە پارتی دیموکراتی کوردستان کە کرا ئەوە بوو کە پارتی زیاد لە حەدی خۆی چووە پێشەوە بۆ هێنانە پێشەوەی بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەمە بەو حیسابە نەبوو کە لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لە چەندیمانەیەکی برای بەڕێزم جەنابی کاک فازیل میرانی دەڵێ بەدیلی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمە هەر یەکێتیە ئێمە حسابی کورسی لەگەڵ یەکێتی ناکەین حسابی قەبات و شەهیدەکان لەگەڵ یەکێتی دەکەین ئەمە موقف و سیاسەتی پارتی بووە لەگەڵ یەکێتی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش بەڵام بزوتنەوەی گۆڕان زۆر بە هەڵا و زۆر بە عکسەوە زۆر بە غرورانە لەگەڵ موقفەکانی پارتی دیموکراتی کوردستان تەعاملی کرد بۆیە پارتی گەیاندا ئەم قەناعەتەکەم بڕیارە بدات بەڵێ کاک شوان تۆ ویستی باسی بارودۆخی نوێنەرانی کورتکەی لە بەغدا ئەم کێشانەی لە هەرێمەیە گەر بە کورتی وەڵاممان بیتەوە لە بەرکاتمان کەمە ئەم کێشانەی لە هەرێمەیە گواسترایەوە بەغدا وڵا بەداخەوە هەوڵێک هەیە بۆ گواستنەوەی بۆ بەغدا ئەوە بە تایبەت لەو شتانەی کە ئەو ئێستا حالیان لە بەغدایەکە لەو پرسانە باس لەوە ئەکرێت
کە جێگری سەرۆکی پەرلەمان لا بدرێ برادرانی پارتی قسەی لەسەرەکان ینی گواستنەوەی مباشری ئەو قەزەیە هەندێک لە برادرانی پارتی زیاترە ڕۆن قسە لەسەر پۆستی سەرۆک کۆمارەکان کۆمەڵی حساباتەیە ئەمە بردمانێتێ ناو ئەو کێشە و ململانەی و هیوادارم لێرە ڕابگرێت و زیاتر نتوانین لە بەغا نتوانین ڕێگە نەدرێت ئەو شتانە تەشەنە بکات کار بۆ ئەو بکەین پرسەکان لە هەرێمی کوردستانە بەرەو چارەسەرکردن بکەین بە تایبەت ئێمە لەم مانگەوە کاتر پرسی بودجە دێتە پێشەوە کار بۆ ئەوە بکە بودجەی عێراق دێتە پێشەوە کار بۆ ئەوە بکەین چۆن مافەدارایەکانی هەرێم لە بەغایە جێگیر بکەین و پێویستە وەفدی حکوومەتی هەرێم بڕواتە بەغداد ئێمە لە بەغا سەرقاڵ مەکەن بە پرسەکانی هەرێمی کوردستانە و بۆ ئەوەی لەوێ کێ ئەم هەوڵادات بۆ گواستنەوەی قەیرانەکان لە هەرێمەوە بۆ بەغدا هەر کۆمەڵێ لێدوان هەیە لێدوان ئەتوانم بڵێم لێدوانی نابەرپرسەکە لەلایەن ئەترافەوە لەلایەن کادرەوەی هەندێکجا لەلایەن هەندێک لە پەرلەمانتارەکانەوە هەیە بۆ ئەوەی ئەم پرسەی کە تۆ باست لە بردننی جێگری سەرۆکی پەرلەمانەکەی گواستنەوەی ڕێگرتنەکەی دکتۆر یوسفە لە پردیەوە بۆ بەغدا یعنی ئەمە حاڵەتێکی ئین لەسەر نییە یەکسەر برادران لەوێ پێمانەڵێن برادران هەردوو لە ئەوەی من ئاگادارم چی برادرانی پارتی وەچی برادرانی گۆڕان لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکان دانیشتوونە بۆ ئەو پرسە تەرح کراوە و یەکێک لە پرسە گرنگەکان بووە لە مناقەشەکانە و بۆ یەک خاڵێکی گرنگ هەیە لێرە ئاماژەی پێ بدەم پرسی سەرۆکی کۆمار بۆ ئەو پرسە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکهاتەی حکوومەتی عێراقا 15 دەرەجەی 15 خاڵی لێ شکێنراوە بە 15 خاڵ لەسەری حسێب کراوە بەرامبەر پۆستەکانی ترکە لە حکوومەتی عێراقا هەیە واتە بای 15 خاڵ پۆستی تر لە لایەنەکان ترەوە وەرگیراوە. بەڵای زۆر سپاس بۆ بەڕێزان فازل محەممەد بەشارەتی بەرپرسی لەقی پارتی دیموکراتی کوردستان هەڵەبجە و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی کە لە شاری هەڵەبجەوە بەڕێزیان لەگەڵ مامون هەروە شوان داودی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیشیان لە شاری کەرکووکەوە لەگەڵ مامون سپاس بۆ بەشداریتان. بەڵە بەڕێزان گەشتینە